بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕەوان وێڕای سڵاوێکی گەرم لە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە نزیک دەبینەوە. بەم بۆنەیەوە وێڕای پیرۆزبایی لە ئێوە و خەڵکی شۆڕژگەری کوردستان و هەموو ئەو کەسانێکە لە ڕیزەکانی کۆمەڵەدا کار و خەباتیان کردووە و هەروەها وێڕای ڕێزگرتن لە یادی هەموو گیان بەختکردوانی ڕێبازی سووری کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران و زیندانیانی سیاسی ئەم ڕێبازە و هەناردنی سڵاوێکی شۆڕژگێرانە بۆ بنەماڵە سەربەرزەکانیان لە کۆمەڵە و هەڵسوڕەوانی ئەم جارەماندا بە بەرنامەیەکی تایبەت لەگەڵتان دەبین بە بۆنەی 26 ڕێبەندان هەڕۆژی کۆمەڵە. بۆ ئەمە بەستش میوانداری هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دەبین و هیواداری نێوەیش مەجاڵتان هەبێت تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. کاگە ئەسعەد سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری لە بەرنامەیەم هەفتەیە کۆمەڵە هەڵسوڕەواندا. سڵاو بۆیەوە و منیش پیرۆزبایی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە سەرجەم تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە و هەموو ئەو کەسانەی کە ساتێک لە ڕیزەکانی ئێمەدا بوون وەروها ڕێزی سەری ڕێز و نەوازش بۆ گیان بەختکردوانی ڕێبازی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێراندا دەنوێنم و منیش وەکو جنابەت کە ئاماژەتدا سەری ڕێز و نەوازش بۆ بنەماڵەکانیاندا ئەنم. زۆر سپاس. پێم خۆشە یەکەم پرسیارمەوەت بێت کاک ئەسعەد کۆمەڵە لە چ شرایەتێکدا پێش هاتووە پێویستی و هاجریانێک لە چیەوە سەرچاوی دەگرت؟ کۆمەلگای ئێران لە شرایەتێکی زۆر بوحرانیە بەسەریە برد. نظامی پاشایەتی بە توول عمرێکی زۆرەوە کە دەستی گرت بوو بەسەر ئەم کۆمەلگایە و فەرهەنگ و ڕواڵەت و ئابووری و هەموو شتێکی ئەم کۆمەلگایە وا بردووە ژێرچنگی خۆیە و کە نمایشی لە وەزعیەتێکی یەکجار خراپ ئەکرد کە خەڵک لە کۆمەلگای ئێرانە تووشی نابەرابەری لە هەموو ئاستەکانە هاتبوون. یانێ ئێستا کە ئەگەر ئەڕۆین مێژووی ئەو دەورانە ئەخوێنینەوە ئەبینین کە کاری تااقەت پڕووکێن دەرامەدی کەم ڕادەیەکی یەکجار زۆر لە بچینی زەحمەتکێش کە تەنیا بە زەحمەتیان توانی ژیانی ڕۆژانەی خۆیان دابین بکەن تەبەقەی کرێکارێک کە وردە وردە خەریک و سەری هەڵ ئەداوە ناوەندە سەنعەتیەکانی بەدەستەوە ئەگرت لە ژێر فشارێکی لە ڕادە بەدەرا بوو کرێکارانیان لە دێهاتەوە هێنا بووە حاشیەی شارەکان و لە وەزعیەتێکی زۆر خراپە ژیانیان بەڕێوە ئەچوو. لەم دەورانە هەست کە بە مەحزەمەیەکە لە هەر وڵاتێکە تەبەقەی کرێکار بڕواتە ناو خەبات بۆ باشترکردنی ژیانی خۆیەوە قاعدەن دەرگیرەوێ لەگەڵ سیستم و ئەو سیستمەیە کە لە دەورانی پاشایەتیە بە سەرکوت و بە بێسلاح نیشاندانی ڕواڵەتی باشی ژیانی خودی ئەم ڕژیمی پاشایەتی و تێر و تەسل ڕاگررتنی دەست و پەیوەندەکانی خۆیان و بە تێر و تەسل ڕاگررتنی ئەوانەی کە ئەو نظامەیان یا ئەو ڕژیمەیان تەئی دەکرد ڕێکوەکو ئەو کارانەی کە ئێستا کۆماری ئیسلامی ئەیکات هەوڵ ئەدرا لە مقابڵ ئەم جۆرە ناڕەزایەتی گەلا عەکسوڵعەمەڵ نیشان بدرێت. ئێمە ئەبینین لەو دەورانە هەست کە ساواکەوێ بە یەکی لە مەخوفترین دەستگاگەل سەرکوت لە نظامی پاشایەتیە و ئەم ڕۆژانەیە کە ئەمڕۆ کۆماری ئیسلامی خەریکە تەیەکات یا لەم دەیە تەیەکات لەو دەورانە و دەست پێکات و خەلەئی جەریانێکی ڕادیکاڵ و چەپ و سوسیالیست کە ئامانجی سەرەکی ڕزگاری کرێکاران و چینی زەحمەتکێش بێت لە کۆمەلگای ئێران و بە تایبەت لە کۆمەلگای کوردستانە خۆی نیشان ئەدات و ئەمە ئەوێتە بناغەیەک بۆ دروستبوونی کۆمەڵە کە هاوڕێیانی دامەرزێنەری کۆمەڵە لەو ساڵانە بیر لە ڕێکخستن و دروستکردنی وەها جریان و تەشەکلێکەکەن. بە زۆر سپاس هاوڕێ ئەسعەد.
لا 26 ڕێبەندان و بە دوای گیان بەختکردنی هاوڕێ هەمە حسێنی کەریمی کۆمەڵە بڕیاری داخەباتی نهێنی خۆی ئاشکرا بکات تا چەند ئەم ئاشکرابوونە کۆمەڵی ناساند و باعث بوو کە کۆمەڵە هەرچێ زیاتر جەماوەری بێتەوە. کۆمەڵە نزیک بە یەک دەیە بوو کە فعالیەتی نهێنی ئەکرد. بەوە بێژین کە پێشوازیش لێکرا. بەڵێ کۆمەڵە نزیک بە یەک دەیە بوو کە فعالیەتی ئەکرد. هەڵسوڕاوانی کۆمەڵە دامەرزێنەرانی کۆمەڵە هەر کامەیان بە تایبەت لە کوردستانە جێگە پێ و جێگا شوێنی تایبەتی خۆیانیان لە ناو قوڵایی دڵی خەڵکا هەبوو. ڕفتار و مناسباتێکە وەکیڵەکان ئەو وەکیڵانەی کە دواترا بوون بە ڕێبەرانی کۆمەڵە، ئەو دوکترانەی کە دواترا بوون بە ڕێبەرانی کۆمەڵە، ئەو کرێکارانەی کە دواترا بوون بە ڕێبەرانی کۆمەڵە، بەگشتی ئەو تەیفێکە کۆمەڵەیان پێکێنا زۆر جیاواز بوو لەگەڵ خەڵکی تر. ئەوان تێکەڵ بوون لەگەڵ ژیان و مەشەقات و مشکڵاتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە. ئەوان خۆیان بەشێک بوون لە ئەو نەهامەتیە کە بەسەر کۆمەلگادا هاتووە نەیانەتوانی بێدەنگ بن لە مقابڵیە. ئەمانە کەسانێک بوون کە ڕۆشت بوونە ناو قوڵایی ئازار و ناخۆشیەکانی خەڵکی کوردستانەوە. هەر بۆیە بە مەحز ئەمەیکە ئەم کەسانە بە دوای گیانبەختکردنی هاوڕێ حەسەین کەریمیە لە 26 بەهمەنی یا 26 ڕێبەندانی ساڵ 1350 بە مەحز ئەمەیکە هەر کام لەم کەسانە لە شارەکان خۆیان لە ناوچەکانی خۆیان ڕایانگەیان ئێمە کۆمەڵین و خۆیانیان بە تەشکیلاتی کۆمەڵەوە معڕفی کرد بە ڕادەیەکی زۆر بەرچاو لە خەڵکی کوردستان ڕوویان لە تەشکیلاتی کرد کە ناوێکی تازەیە، کە فکرێکی تازەیە، کە ڕێبەرەکانی کەسانێکن کە لە قوڵایی دڵی خەڵکی شۆڕشگێر و زەحمەتکێشی کوردستانەوە هاتوونە دەرە و کەسانێک نین کە سازشکن، کەسانێک نین کە سازشیان کردبێت لەگەڵ نظامی پاشایەتی و بیانەوێت سازشکن لەگەڵ کۆماری ئیسلامی. هەموو ئەمانە وای کرد کە بە ئاشکرابوونی کۆمەڵە هیوا و ئومێدێکی تازە و جەهەتێکی تازە و بیر و بۆچوون و جەهانبینیکی تازە بڕواتە ناو بزوتنەوەی شۆڕشگێرانەی خەڵکی کوردستانەوە کە خۆیان ببن بە پشت و پەنای، خۆیان ببن بە هێزی، خۆیان بنکە و شوێنی بۆ دابنن و جەمعیەتی بۆ دابنن و تەئسیراتی خۆیان لەسەر کۆمەلگا لە ڕێگای کەسەکانیانە و لە ڕێگای سیاسەتێکی ئوسوڵیە و کە گرتیانە بەروە بوو بەهۆی ئەوەیە کە لە ماوەیەکی زۆر کورتا کۆمەڵە بێت بە هێزێکی مەترەح و هێزێکی بەرچاو بە ئینسانهایەکی لەو ڕادا کە تەوزێحمدا ئەو تەئسیراتە وەربگرێت و ببێ بەو کۆمەڵەی کە دواترا بینیمان کە بە شێوەیەک لە کۆمەلگای ئێران و کوردستان و تەنانەت ناوچەکەی شادەنگی داوە. زۆر سپاس هاوڕێ سەد لە پرسیاری پێشوماندا ئاماژەتان بەوە کرد کە کۆمەڵە لە خەلەیەکە لەو کاتەدا هەستی پێکرا بە هێزێکی شەپ و سۆسیالیست پێویستی هەبوو. ئێستا ئەمەوەی زیاتر ئاماژەی پێ بدەین کە کۆمەڵە وەکو هێزێک چ جێگایکی خاڵی لە کۆمەلگای کوردستاندا پڕ کردەوە ئەو کاتە بە پێکێنانی. هەتاکو بە لە ڕاگەیاندنی هەڵسوڕانی ئاشکرای کۆمەڵە جەریاناتی مەسهەبی، جەریاناتی ناسیۆنالیست و جەریاناتێک کە بەگشتی لەسەر خواست و ویست و متالباتی خەڵکی کوردستان زۆرترە ئەتوانم بڵێم خەریک معاملە بوون، خەریکەوە بوون کە بەرژەوەندیگەل خۆیان بەدەستپێرن تا بەرژەوەندی خەڵکی کوردستان، خەریکەوە بوون کە دواتریشا بینیمانی تر خەریکەوە بوون کە مبارزات یا خەباتی خەڵکی شۆڕشگێری کوردستان محدودکەنەوە بە خواستهایەکە بە مرور زەمان هەمووی خەریک بوو دەستەبەر ئەبوو. هەر بۆیە ئاشکرابوونی کۆمەڵە خەلەیەکی پڕەو کرد کە وشەی کرێکار بکە بە شانازی. کرێکارێک لە کوردستانە وەختێ هەڵئەسا ئەیوت ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار ڕۆژی ئێمەیە و لەو ڕۆژا قسەیانە کرد کە
ئێمە هەموو بەرهەمەکانی ژیان، هەموو بینابەرزەکان، هەموو کارخانەکان، هەموو سەنعەتەکان لە سەنعەتی نەفتەوە بگرێت تا هەر شتێکی تر ئێمە بەڕێوەی ئەبین و ئێمە هێزی بۆ دابین ئەەکەین و ئێمە هێزی کاری خۆمان لەو بوارانە تەرخان ئەەکەین کە کۆمەلگا پێ بژیت و کۆمەلگا پێ گەشە بکات. وشەی کرێکار لەو کاتا بوو بە شانازی و ئەمە جێگا پەنجە و دەور و نەخشی کۆمەڵی پێوە دیارە. هەڵسوڕاوانی کۆمەڵە ڕۆشنە کوورەخانەکانە و ڕۆشنە ناو ناوەندی کارەکان و ڕۆشنە ناو کارخانەکان و ڕۆشنە ناو کارگاکانە و بە کرێکارانیانوت کە ئەو خواست و ویستە و داواکاریە لە کە ئێوە هەتانە ئەوە جریانێکی چەپ و سوسیالیستە کە بە پەیوەستبوون پێ و بە تەقویەتکردن پێوە بە ڕازاندنەوەی ئەو جریانە بە هێزی خۆتانە کە ئەتوانن پەیگیری ئەو خواست و ویست و متالباتە بن کە ئەتانە. بەگشتی بەنسبەت مەسئلەی ژنانەوە تا بە لە ئاشکرابوونی کۆمەڵە ئەوجی فعالیەتی ژنان دەبوو بە ئەوە فڵانە ژن شێرە ژنە چۆن توانیویە 4 جەفت پوزەوانە دروست بکات بۆ پێشمەرگە. لەمە بدووە بە ئاشکرابوونی فعالیەتی کۆمەڵە ژن بوو بە پێشمەرگە. ژن ڕۆژ لە محرابی مزگەوتەوە کە هەموو ڕۆژێ لە دژی ژیانی ئەو خصوصیترین ئوموراتی ژیانی ئەو قسە ئەکرا، ڕۆژ لە سخەنڕانی کرد لە دژی ئەو ئرتجاعە، لە دژی ئەو نابەرابەریەی کە کۆمەلگا بەسەریدا دای سەپاند بوو. جوانان کە بەشێکی بەرچاوی کۆمەلگای کوردستان بوون و ئێستش هەن پەیوەست بوون بە کۆمەڵە و خواست و ویستی ڕادیکاڵی خۆیان، خواست و ویستی ئینسانی خۆیان لە دروشمەکانی کۆمەڵەدا بینیەوە. ئەوانی تر زانیان کە کۆمەڵە تەشکیلاتێکە کە هاوکات لەگەڵ ئەوەی کە پەرە ئەدات بە خەباتی پێشمەرگانە، ئەهمیەت دانێ بە خەباتی ڕێکخرا و متحەزب، هاوکات پەرەدات بە وریایی، پەرەدات بە فێربوون، پەرەدات بە زانین و ئەمە کارێکی کرد کە خێڵێکی زۆر لە جوانان ڕوو لەم تەشکیلاتە بکەن. کۆمەڵە لە سەردانی بۆ ناوچەکانە بۆ دێهاتەکانە وەختی پێشمەرگەی کۆمەڵە ئەڕۆشنە گوندێکە ڕۆشنە دێهاتێک، خەڵک ترسی ئەوەی نەبوو داخۆم چێت فاخی یام و کەفێ داخۆم چنا ئەمنیک تووشیان بێت و ئەوانە، بەڵکو ئەوانیان بە بەشێ لە خۆیان نەزانی، سفرەکانیان لەگەڵیان دابەشە کرد و کۆمەڵە توانی بووی ئەو مەوقعەتە دروست بکات کە خەلایەکی وا کە بەردەوام جێگای نیگەرانی و ترس و دڵڕاوکێ بوو بۆ خەڵکی کوردستان پڕ بکاتەوە. و ئەمە لە ڕوانگەی منەوە مهمترین شتەکانی بوو و لایەکی تیژە و مهمترین ترسێ بوو کە کۆماری ئیسلامی هەیبوو لە کوردستانە. ئەویشەوە بوو کە سۆسیالیزم وەکو وشە، سۆسیالیست بوون وەکو ڕێکخراو و متحەزب بوون و کۆبوونەوە لە دەور و متشەکل بوون لە دەور دروشمی سۆسیالیستیدا لە کوردستانە سەر هەڵ بدات و هێز بگرێ. تەوەقعی بوو نە مرتەجعینی ناوچەکە و نە تەنانەت خودی ڕژیمی کۆماری ئیسلامیش تەوەقعیان ناکرد و کۆمەڵە توانی ئەو جێگە خاڵیە پڕۆکات. بەڵێ زۆر سپاس. هاوڕێ ئەسعەد، ئەگەر بمان هەوەی باسی تەئسیر گوزاری کۆمەڵە بکەین، کۆمەڵە چەند تەئسیری دانا لەسەر خەباتی خەڵکی کوردستان؟ خەباتی خەڵکی کوردستان بەر لە ئاشکرابوونی کۆمەڵە خەباتێک بوو کە معموڵەن بە خەباتێکی بە تەنیا ملیۆنەتەوەیی باسەکرا کە ئنگار خەڵکی کوردستان کێشەی نانیان نییە، کێشەی ئازادیان نییە، کێشەی ڕەفاهیان نییە، کێشەی نابەرابەریان نییە و تەنیا مەبەستیان ئەوەیە کە ئەوان بەس بە تەنیا ستەمی نەتەوایەتی ئەستەمی ملیان لێچێت. بەڵام بە ئاشکرابوونی فعالیەتی کۆمەڵەوە بە دەست بەکاربوونی کۆمەڵەوەکو ڕێکخراوێکی متشەکل و پێکهاتوو لە ژنان و پیاوانی شۆڕەشگێر، کۆمەڵە توانی ئەو خواست و ویستە ئەو خەلەعەی کە لە پرسیار پێشوە ئاماژەمان پێ بدات پڕی بکاتە و کارێک بکات کە نیشان بدات کە نەخێر کۆمەڵگای کوردستان زۆر خواستویستی تایبەتی هەیە. ژنان لە کوردستانە نایەنە بێ ئیتر بڕۆنە ژێر حجابەوە، ژنان لە کوردستانە نایەنە بڕۆنە گۆشەی ماڵەکانەوە هیچ نەخشێکیان نەبێ.
ژنان و کچانی کوردستان بوون بە فەرماندە، بوون بە ڕێبەر، بوون بە نووسەر، بوون بە شاعر، بوون بە منتەقد و نهایەتەن بوون بە ژنێکە تازە دوای 50 ساڵە و لە بڕێ لە کۆمەڵگاگەل تەنانەتوان بڵێم ئوروپاییە، ژنان ئەو مۆقعیەتە تەنانەت بە زەعیفیش حتا ممکنە بدرێ پیان و ژنان چاوەڕێەوەیان نەکرد لە کوردستانەکەوەیان پێ بدرێ بەڵکۆیان بەدەست هێنا و ئەمەیان لە بەهۆی وجود تەشکیلاتێکی چەپ و کۆمۆنیست، چەپ و سۆسیالیستی و تەشکیلاتێکە باسی ژنانی شۆڕشگێری سەر تاسەری دنیای بۆ ژنانی کوردستانە کردی بە مەشغەڵەیان کە بۆ بەدەستهێنانی مافەکانت نابێت لە گۆشەی ماڵا دانیشی، دەبێت چەکی پێشمەرگایەتی هەڵگری، دەبێت قەڵەم هەڵگری و ئازارەکانت بنووسی، دەبێت ئەوانە بەشکەی لەگەڵ کۆمەلگاکانی ترا و وا بکەی کە ژنی پێشمەرگە ببێت بە سیمایك یا سمبولێک بۆ خەباتی ژنان لە سەر تاسەری ئێرانیشدا تەنانەت و لەو بابەتانە و دەیان و سەدان نمونە هەیە کە لە مێژووان نووسراوەتەوە و وتراوەتەوە و هەتاکو ئێستاش کە باسی خەباتی ژنانەکرێت کەس ناتوانێت ئەو تەسیرەی کۆمەڵەیە ئەو نەخشەی کۆمەڵە و ژنانی کۆمەڵەی لێ حەسب بکات. بەنسبەت خواستی کرێکارانەوە وەکوتم، کرێکاران لە شرایەتێکی سەختی ناخۆشی کارکردنە خەریکی دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ سیستمێکا بوون کە جاران لە دەوران پاشایەتیە ڕاوڕوت بوو، چەوسانەوە بوو، حەقدەسی کەم بوو، بەڕێوەنەچوونی ژیان بوو. ئەم جار مەجبوریانە کرد کە بۆ سەعات کارە زۆرە و کەسی نوێژیشیان بۆ خۆیانێ تەعاتی ژیان بۆ بکە و بڕوە لە 22 بەهمەنی ژاخۆیانیان بۆ نیشان بدە. بەڵام لە کوردستان بینیمان کە بە درێژایی ئەم پەنجدەیە کۆماری ئیسلامی نەیتوانی هیچ کام لەوانە بکا بە سنەت و نەیتوانی هیچ کام لەو سنەتانەیش لە ناو بەرێت. هەتاکو ئێستا یەکە بە یەکەی ئەو سنەتانەیە کە جریاناتی چەپ و سۆسیالیست و ئەتوانم بڵێم لە سەروی هەمویانە و کۆمەڵە لە کوردستان جێخستووە، کۆماری ئیسلامی نەیتوانیوە لە بینیان بات و ئەمەیە کە ئەو تەسیر گوزاریەوە ئەو دەور و نەخشەی کۆمەڵە دەرئەخات کە بوونی تەشکیلاتێکی وا ئەتوانم بڵم کوردستان تینووی دروستبوونی تەشکیلاتێکی وا بوو، بۆیە بە سورعەت کردی بەو کۆمەڵە و هەتاکو ئەمڕۆیش کە من و جەنابەت لێرە دانیشتوین ڕێز لە ڕۆژی خەباتی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە ئەگرین، ئەوە بەردەوامە و کۆمەڵە بووە بە گلێنەی چاوی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژنانی شۆڕشگێری کوردستان کە بە هەموو هێزتوانەی خۆیان و پاراستویان و تایرە هێناویانە. زۆر سپاس کاک ئەسعەد، لە هەلومەرجێکی زۆر تایبەت لە کوردستان و ئێرانداین، لەم هەلومەرجە هەستیارە ئێستادا کۆمەڵە چ دۆرێکی هەیە و دەتوانێت چ دۆرێکی هەبێت؟ کۆمەڵە بە درێژایی مێژووی خۆی لەگەڵ ئەتانم بڵێم دەیان بە ئیسلاح تونپێچا ڕوبەڕوو بووە. لە هەموو ئەمانە هەوڵی داوە کە بەر لە هەموو شتێ مەنافع و بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان لە بەرچاو بگرێ. ئەمڕۆ ئێمە لەگەڵ یەکێکی تر لەوانە ڕوبەڕووین. مانگی ڕابردوو کۆماری ئیسلامی قەتڵعامێکی یەکجار گەورەی لەسەر تاسەری ئێران بەڕێوە برد. قاتڵین و جنایەتکاران خۆی ناردە سەر شەخامەکان وەوتی دەسمە پارێزن، هەر کەسێکا لە دەرەوە ئیجاد وحشەتێک بکەن، ئیجاد ترس و نیگەرانی دڵە ڕاوکێک بکەن کە خەڵک نەتوانانی تر سەر هەڵبێنن و بێنە دەرەوە و بەو شێوە کوشتارێکی کرد کە هەتاکو ئێستش ئەمقی ئەو فاجعەیە و ئاماری ئەو فاجعەیە دەرنەکەوتووە. لەم شەرایەتەیشا کۆمەڵە خۆی بە مەسئول زانی و بۆ ئەوەی کە بە ئەو بێسلاح ئەو
ئەوەی لە خەڵکی کوردستانە ئەبینی کە خەڵکی کوردستان خەڵکێکی بەیسلاح عادی نین کە شێوەی خەبات و مبارزەی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامی نەزانن تازە دەست بەکار بووێتن بەڵکو ئێمە لەگەڵ تەجروبەیەکی 47 ساڵە لەگەڵ ئەو ڕژیمە ڕوبەڕوو بووین و هەر ئەم تەجروبەیە وای کرد لە خەڵکی کوردستان کە لە شێوەی خەباتی خۆیان بەرامبەر بەم ڕژیمە و لە شێوەی بەرانبەرکێ خۆیان بەرانبەر بەم ڕژیمە هاوکات کە پشتیوانیان کرد لە خەباتی سەراسەری لە شارەکانی تری ئێران و خۆیانیان بە بەشێک لەو خەباتە زانیوە کار و تەلاش و هەوڵ و ماندووبوونیان بۆی کردووە ناڕزایەتیان دەربڕی بەرانبەر بەم ڕژیمە بەڵام ئیجازەیان نەدا بە قاتڵەکانی ڕژیم کە بە شناختێکە بوویان لیان ئەو فەزایانە بۆ دروستکەن کە لە کوردستانە بە ئامانجەکەیان بگەن و بە بڕیاردانی مانگرتنی گشتی و فراخانێکە کۆمەڵەوە حسابی تری سیاسی لە کوردستانە دایان توانیان پلانێکە کۆماری ئیسلامی داینابوو بۆ قەتڵعامی خەڵکی کوردستان پوچەڵی بکەنەوە و هاوکات لە ڕۆژەکان داهاتووە بە خەباتی خەڵکی کوردستان بە ناڕزایەتیەکانیان بە دروشمەکانیان بەرامبەر بەم ڕژیمە توانیان پشتیوانی خۆیان لە ئاستی سەراسەریشا دەرببڕن و بەردەوام ئێمە ئەوەشمان و تومانەکە لە بەرامبەرکێ لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامیە دەبێ ئستفادە بکەین لەو ئامرازانەی کە ها لە دەستمانەوە لە مانگرتنەوە تا ئەعتراز تا هاتنە سەر شەقام تا ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزەکانیان منتەها ئێمە نامانەوێت بە ژیانی خەڵکی کوردستان و ڕیسک بکەین. ئێمە نامانەوێت کە بێمەسئولیت بین لە مقابل ژیانی یەکە بە یەکەی ئەو خەڵکەی کە تێنە سەر شەقامەکان وە لە دژی کۆماری ئیسلامی دروشمەدەن و خەباتی خۆیانەوە نەبەرەوە. ئێمە مانەوێت لە هاوکات کە ئەڵین ئەم ڕژیمە دەبێ بڕوات و بڕوخێ نامانەوێت بەسەر خەڵکا بیڕوخێنین. ئێمە ئەمانەوێت کە بە خەڵک بڵین کە هەموو ئەو تەبلیغات و هەموو ئەو قسانەی کە لە بە ڕژاندنی دولاری ئامریکا و ئیسرائیل و شوێنگەلتر بڵاوە بێتەوە کە گوایە ئێوە دانیشن ئێمە ئازادیتان بۆ هێنین گەرەکمان بڵین نە. گەرەکمان بڵین کۆماری ئیسلامی بە تایبەت بە دوای ئەعترازاتی دەیمانگە زەعیف بووە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو زەعیف بوون ئەچێ. ئەمە پەیامە بۆ خەڵکی کوردستان. خەڵکی کوردستان دەبێ لە ئیمڕۆ شۆرای مەحەلەکانیان حازر بکەن. جوانانی کوردستان دەبێت لە ئیمڕۆ خۆیان حازرکەن بۆ ئەوەی کە دەسەڵاتی جەماوەری لە کوردستانە ببەنە بەرەو. دەبێت خۆیان حازرکەن کە دووڕۆژتر چۆن ڕوبەڕوو بنەوە لەگەڵ گەیاندنی دەوا و دەرمان و خۆراک بە شارەکانی خۆیان. و ئیمڕۆ ڕۆژی ئەو خۆ ئامادەکردنەیە. ئێمە ئەچینە پشت ئەوە و ئێمە بۆ ئەوە کارەکەین. ئێمە بە خەڵکی کوردستان دەڵێن کە هەمومانە و خۆمان حازر بکەین بۆ لە کاتێکە کە کۆماری ئیسلامی لە ناو ئەچێ زەعیفە بێ پاشەکشەکە یا لەگەڵ هەر حاڵەتێکە ئێمەش پلان و ڕێگەڕەوەش خۆمانمان بێت و ڕێگەڕەوەشی ئێمە ئەوەیە کە بە خەڵک بڵین کە خۆتان دەبێت دەسەڵاتی خۆتان بەدەستەوە بگرن. کەس ناتوانێت ئازادی بۆ ئێوە بێرە بێجگە لە خۆتان. زۆر باشە هەوڕێ ئەسڵات پرسیارەکە منیشە لە درێژێ قسەکانی بەڕێستانە لە ئەگەری هەر ڕووجا و ئاڵوگۆڕێک لە کۆمەڵگای کوردستان و ئێراندا کۆمەڵە چ نەخشکی بەرچاوی دەتوانێت بێت؟ کۆمەڵە خۆی بە بەشێک وە گرنگتر لە هەمووی خۆی بە مەسئول ئەزانێ لە بەرانبەر خەڵکی کوردستانە. هەر بۆ ئەم مەبەستە کادر و هەڵسوڕاوانی ئێمە ڕێبەری تەشکیلاتی ئێمە خۆیانیان بۆ ئەوە ئامادە کردووە لە ئەگەری هەر مەسئلەیەکە کە لە کوردستان پێش بێت لە ئێران پێش بێت بە کەڵکوەرگرتن لەو سیاسەتە ئوسولیە کە تا ئێستا بردوومانت بەرەو ئەوی شەوەیە کە بە خەڵکمان وتووە کە ئێوە ڕزگاریدەری خۆتانن. ئێمە پشتیوانتانین، ئێمە زمان حاڵی ئێوەین لە ڕاگەیاندنەکانمانە و ئێمە معامەڵە لەسەر خەبات و خواست و ویستی ئێوە لەگەڵ هیچ لایەنێک و هیچ جەریانێک ناکەین کە بە زەرەری ئێوە بێت و ئێمە بەشێکین لە ئێوە. لە ئەگەری هەر ڕووداوێکە لە ئەگەری هەر مەسەلێکە کە بێتە بەرەو خەڵک دەبێ خۆیان
بەڕێوەبردننی ئوموراتی ژیانی خۆیان بگرنە دەست. بۆچی سەد دانە مەلاکە لە خراپترین وەزعی تەنانەت لە هەرکوێ دنیا بن یانێ دوو نەفەریان بۆ دان کە هاتوچویان پێ بکات چارەنووسی ئێمەیان دیاری کردووە، چارەنووسی کۆمەلگای ئێمەیان دیاری کردووە. دیارە ئەوان ئیمکانات و سوپای پاسداران و ئەنواع و قسەم شتیان دەبەردەسا بووە. بەڵام ئێمە خەڵکێکین کە ئینسانیەتمانەوێ، ژیانی باشترمانەوێ، بەرابەریمانەوێ، ڕەفاهمانەوێ، ئاموزش و پەروەرشی باشمانەوێ بۆ مناڵەکانمان، بێداشتی ڕایگانمانەوێ بۆ کۆمەلگاکەمان. دەی ئێمەی کە خواست و ویستەمان هەیە وەکو خەڵکی کوردستان کەوا بوو خۆمان نەتوانینەوە ئەوە دابین بکەین و خۆمان بەڕێوە ببین. و ئەمە چۆن نەکرێ بە بەشداری ڕاستەوخۆی شۆرە هەڵبژێردراوەکانی خۆمان کە نەک بۆ 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵ و نازانم 8 ساڵ درێژیان کاتەکەیان بۆ درێژکەینەوە، بەڵکو ئەگەر ئەمڕۆ زانیمان شۆرەیەکمان مەبنای مەنافعی خەڵکی شارەکەمان، خەڵکی وڵاتەکەمان ناڕواتە بەرەوە، هەر ئەمڕۆ لای بینەوە کەسی تر بینینە جێگەی. کەوایە بۆ دەڵێن بەشداری ڕاستەوخۆی خەڵک، بۆ دەڵێن خەڵک ژیانی خۆیان بەدەستی خۆیان نەچرخێنوە. ئەمە نمونەی بووە لە دنیاوە زۆر سەرکەوتوو بووە و من دڵنیام کە لە ئەگەری هەر پێش هاتێکە سەرکەوتوترین خەڵکی دنیا ئەبێ خەڵکی کوردستانێکە تەجربەی 50 ساڵەی خەبات لەگەڵ کۆماری ئیسلامی فقط هەیە، بێجگەلەوەی کە لە دژی سیستەمی گەندەڵی پاشایەتی پێشوویشیان بووە. کەوا بوو دڵنیام کە خەڵکی کوردستان دەتوانن بەباشی ئەو شتانە سازمان بدەن و کۆمەڵەش وەکو تەشکیلاتی خۆیان، وەکو ڕێکخراوی خۆیان بۆ بەرەو پێشبردننی ئەو ئامانجە بە هەموو هێز و توانایە و خۆی ئامادە کردووە و لە پشتیانە بێت. زۆر سپاس کاگە سەد وەکو دووە پرسیارم پێتان وایە هەڵسوڕاوانی ئێمە لە ناوخۆی شارەکاندا دەتوانن چ تەئسیرێکیان بۆ ئەمە بەستە هەبێت؟ هەڵسوڕاوانی ئێمە هەر ئەو هەڵسوڕاوانن کە توانیمیانە بە کەمترین ئیمکاناتە و گەورەترین کارەکان و گەورەترین حرەکەتەکان لە کوردستانە سازمان بدەن. هەڵسوڕاوانی ئێمە هەر ئەوانن کە ئەگەر لە کوردستانە کرێکارێک زڵمی لێچووێ ڕۆشتون بانگیان کردووە و تویانە کە ئێمە پشتیوانی توین، ڕێگەی بەرانبەرکێت لەگەڵ ئەم ساحبکارت بەم نەوعەیە. هەڵسوڕاوانی ئێمە ئەو کەسانن کە ئەگەر لە کوردستان زڵم لە ژنێک چوو بێت و ناعەداڵەتیکی لە دژکراوێ گەورەترین حرەکەتی مێژووییان وەکو ئاخر نمونەیەگەر بێنمە بۆ ژن ژیان ئازادی ڕێکخستووە. هەڵسوڕاوانی ئێمە ئەو کەسانن کە لە بەرانبەر پلانە دژی ئینسانیەکانی کۆماری ئیسلامیە گەورەترین ئەترازات و مانگرتنەکانیان ڕێخستووە. هەڵسوڕاوانی ئێمە ئەوانن کە بۆ مەسئلەی ڕۆژئاوا هاواریانەکرد لە شارەکان کوردستان و ڕۆژئاوا تەنیانە سنە و بانە و مەریوانە و بۆکان و کامیاران و هەموو شارەکانی کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان پشتیوانیانە. دەور و نەقشیان هەبوو لەو حرەکەتانە و دەور و نەقشیان هەیە. هەڵسوڕاوانی ئێمە ئەوانن کە هێرشکردنە سەر ژیانی ژنانیان لە ڕێگای جەریاناتی مرتەجعی ناوچەکە کە کۆماری ئیسلامی تێریانەکەوە بەریانە دادگیانی خەڵک لە ژێر ناو سەلەفی و مفتیزادەیی و نازانم جەریاناتی ارتجاعی ترا لە بەرانبەر ئەوانە وێستانێتەوە و بەگشتی هەڵسوڕاوانی ئێمە کەسانێکن کە گزارشیان لە بیرۆ بۆ چوون و ڕێگاوڕەوەشی تشکیلاتی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە کوردستانە کردووە و بوون بە خۆشەویستی خەڵکی کوردستان. ئەوانە لە ئەگەری هەر پێش هاتێکە لە سەفی ئەوەڵی ئەو مبارزە قەرارەگرن. ئەوانە کەسانێکن کە ڕۆشتونەتە زیندانەکانی کۆماری ئیسلامی و بەسڵا ڕوبەڕوو بوون لەگەڵ دام و دەستگای داپڵۆسێنەری ئەمنیەتی کۆماری ئیسلامی و تێدا سەرکەوتوو هاتوونەتە دەرەوە. ئەوانن کە ڕۆشتنە زیندانەکانە و بەڵام وەختی هاتنە دەرەوە بە پێشوازی گەلێکە لیان ئەکرا کۆماری ئیسلامی پێ سەرسام ئەبوو.
دڵنیاتەکەم هەر ئەم هەڵسوڕاوانە لە ئەگەری هەر پێشاتێکە دیسانە ڕۆنۆس سەفی پێشەوە هەر ئێستاش خەری کار و خەبات و ڕێکخستنەکانن بۆ دروستبوونی وەها ڕۆژێک، بەڵام زۆر گرینگەکە لە کاتی ئێستادا لە هەموو ئەو شوێنانەی کە ناڕەزایەتی هەیە، لە هەموو ئەو شوێنانەی کە دروستبوونی ڕێکخراوەهایەک هەیە بۆ خزمەتکردن بە ئازادی، بۆ خزمەتکردن بە بەرابەری، بۆ بەرانبەرکێ لەگەڵ ئرتجاعێکە وتم سەرمایە گوزاری ئەکرێت بۆ ئەوەی کە پەریان پێبن و بیانکەن بە مەسئلە لە کوردستانە ئەوان دەور و نەقشیان بووە و زیاتر دەور و نەقشیش ئەنوێنن و ئێمە ئومێد دەکەین کە ئەوان وتم عەلا ڕەغمی ئەوەی کە فشاری کار و ژیان و پەیاکردن تیکەنان بۆ سەر سفرەی هەژارانەی خۆیان و ماڵ و منداڵەکانیان هەیە، بەڵام هاوکات زۆر بە شێوەیەکی ڕێکخراو لە بەرانبەر یەکێ لە دڕندەترین ڕژیمەکانی زەمانە خەریکن کاری ڕێکخراو ئەکەن. ئەو کارەی ئەوان جێگای ڕێز و نەوازشە لەلایەن کۆمەلگای کوردستانە و لەلایەن کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە و ئێمە دڵنیاین کە دەور و نەخشی ئەوان لە داهاتووی کوردستانە دەور و نەخشێکی بەرچاو و زۆر کاریگەرە بێت. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێستان. سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان کە تایبەت بوو بە پێشوازی لە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کار و خەبات و چالاکیەکانی کۆمەڵە. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامێکی دیکە و کۆمەڵە هەڵسوڕاوانێکی دیکە ماڵەوە.